سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە بەرنمەیەکی دیکەی بەسەرهات دێمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هەروەک بەڵێنمان پێدابوون لە هەموو هەڵلقەیەک ئێمە میوانداری کەسایەتیەکەکەین ئەو کەسایەتیە چی لە ناو ڕووداوەکاندا ژیا بێ یاخود شاید حاڵ بێ لەسەر ڕووداوەکان یاخود بە جۆرێک لە جۆرەکان بتوانێت شەهادەت بدا لەسەر ئەو ڕووداوانەی کە لە مێژووی هاوچەرخی نزیکی کوردستان و عێراق ڕوویداوە. ئەمڕۆ ئەچینە شارە جوانەکەی کفری کەسایەتیەکی ناوداری ئەو شارۆچکە جوانەی کۆنی لیوای کەرکووکمان لەگەڵدا ئەبێ کە بەسەرهاتی خۆی لە قۆناغە جیاجیاکانی ئەو شارە ئەزیزە و کوردستان ئەگێڕێتەوە بۆمان ئەویش مامۆستا سەلاح پەرلەمانە کە ناوی تەواوی سەلاحەدین عەبدولحەمید عەبدوڵڵایە ئەچینە لای ئەم راپۆرتە و دواتر درێژە بە گوفتوگۆکانمان دەدەین. بەرنامی بەسەرهات لەم هەڵلقەیەدا میوانداری سەلاحەدین عەبدولحەمید عەبدوڵڵا ناسرە و بە مامۆستا سەلاحی پەرلەمانی کردووە. لەم بەرنمەیەدا تیشک دەخرێتە سەر وێزگە و قۆناغەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئەدەبی ئەم کەسایەتیە و باز لە پەیوەندی کفری و گەرمیان بە کەرکووکەوە دەکات. ڕۆڵی سەرۆک مامجەلال لە چارەسەرکردنی کێشەکانی کفری دەخاتە ڕوو وە خۆی دەڵێت دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 کفری ببووە ناوەندێک کە بە قەتیسکراوی مابەوە. سەرۆک مامجەلال پەڕێسپی بۆمان ئیمزا کردووتی ئێوەی دانیشتوانی کفری چیتان پێ باشە بۆ قەزاکەتان بۆتانی ئەنجام بدەین. مامۆستا سەلاحی پەرلەمان ساڵی 1954 لە قەزای کفری لەدایک بووە و خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی هەر لەو قەزایە تەواو کردووە. ساڵی 1970 کۆلێژی ئادا بەشی کوردی لە زانکۆی سلێمانی تەواو کردووە. سەرەتای ژیانی سیاسی لە ڕێکخراوەکانی تایبەت بە خوێندکاران و قوتابیانەوە دەست پێ دەکات و پاشان پەیوەندی بە کۆمەڵی ڕەنجدەرانەوە دەکات و بەشداری شۆڕشی نوێی کردووە و وە کادرێکی سیاسی لە ناوچەکانی گەرمیان ڕۆڵی خۆی جێڕاوە و هاوڵی چەندین سەرکردەی شۆڕشی کردووە لەوانە شەهید خالید گەرمیانی. ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان بووە لە ساڵی 1992ەوە تاوەکو ساڵی 2005 وە خۆی دەیژێڕێتەوە شەرەفیەوەی پێبڕاوە لەو خولەدا بەشداری بکات لە پۆچەڵکردنەوە و ڕەتکردنەوەی چەندین بڕیار و یاسای ڕژێمی بەعس. هەروەها ڕۆڵیان هەبوو لە چەسپاندنی سیستەمی فیدراڵی بۆ هەرێمی کوردستان و داگرتنی ئاڵای عراقی سەردەمی بەعس لە سەردام و دەستگاکانی حکوومەت. ژیانی ئەدەبی مامۆستا سەلاحی پەرلەمان لە ساڵی 1972 دەستی پێکردووە کاتێک کە دەستی بە بڵاوکردنەوەی نووسینەکانی کردووە و یەکەمین سەرنووسەری ڕۆژنامە و گۆڤاری ئۆلۆمپیکی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان بووە. خاوەنی امتیازی هەفتەنامەی خۆرنەوازان بووە و خاوەنی امتیازی گۆڤاری بانەڕۆژ بووە و خاوەنی امتیازی گۆڤاری کەرکووکلیەوم بووە. خاوەنی چەندین بڵاوکراوە و کتێبە لەوانش دیاری منداڵان کە شعرە بۆ منداڵان، دیوانی شعری سۆزی گەرمیان و مامۆستای پارتیزانی شەهید خالید گەرمیانی شاری کفری لە تەرازوی ڕەسەنایەتی و شارستانیەتدا و کتێبی مێژووی هۆزی زەنگەنە و کتێبی گەرمیان کە لێکۆڵینەوەیکی گشتیە لەسەر ناوچەی گەرمیان. لە ژیانی ڕێکخراوەییشدا ئەندامی دامەزرێنەری یەکەمین لیژنەی ئۆلۆمپیک کوردستان بووە و ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەندامی یەشێتی نووسەرانی کوردستانە. مامۆستا سڵاو دووبارە بەخێر بێتەوە پێمان خۆش بوو کە ئاوها ئازێتت کێشاکە لە کفریەوە تەشریفت هێنایە ئێرە لە خزمەتتا ئەبین ئەمڕۆ حەزمانە کرد سەرەتا بۆ بینەر ئەگەر بتانی خۆت بناسیێنی. من سوپاسدانەکەم ئێوە ئەرکتان کێشا کە بتوانم شتێک باز بکەم خزمەت بە بەرنامەکە ئێوە بکە. زۆر سپاس مامۆستا. مامۆستا ئەکرێ باسێکی خۆت بکەی خۆت بناسیێنی بۆ بینەر یعنی سەلاح پەرلەمان ئەم پاشناوە بۆ چی پەرلەمان؟ من نام سەلاحەدین عەبدولحەمید عەبدوڵڵایە لە 54 لە کفری لەدایک بوومە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم هەر لە کفری تەواو کردووە. ساڵی خوێندنی 1970 زانکۆی سلێمانی کۆلێژی ئادا بەشی کوردیم تەواو کردووە. ئەو پەرلەمانەیش کە بووەتە نازناوم ئەندامی یەکەمین خولی پەرلەمانی کوردستانم ئیتر لەوەوە بڕاوەتە بەرم. بەڵێ زۆر سپاس. مامۆستا کفری پەیوەندی کفری لەگەڵ کەرکووکە چ پەیوەندیەکە؟ ئەم پەیوەندیە لە ڕابردوودا پەیوەندیەکی زۆر بتەو بووە لە ئێستادا ئەو پەیوەندیە ئایا وە خۆی ماوە یاخود بە جۆرە لە جۆرەکان کاڵ بۆتەوە؟
کە باس کفریەکەین و باس کەرکووگەکەین پێویستە ئاماژە بە کۆمەڵێک شتی مێژویی بکەین. کۆنترین سێ قەزای عراقە کفری لەگەڵ مەندەلی و کوفە بە دروستی نەزانداوەکەی دامەزراوە، بەڵام لە قۆناغە جیاجیەکانی مێژووە ناوی هاتووە لە سەردەمی ئاشووریەکان، لە سەردەمی بابلیەکان، لە سەردەمی ڕۆمانیەکان. ئەنجا بە درێژایی حکمی دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیش هەر ناوی هەبووە، نزیکەی 500 ساڵ ناوی سەلاحیە بووە. لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عراقا لە ساڵی 21 ناوەکەی گۆڕا بووە کفری، یعنی هاتە سەر ئەو ناوەی ئێستای. ئەنجا بە درێژایی مێژوو سنتەرێکی ڕۆشنبیری بووە، سنتەرێکی بازرگانی بووە، سنتەری ململالەی هێزەکانی ئیمپراتۆریەتی عوسمانی و سەفەوی بووە. پێش ئەوانیش بە مێژوویەکی زۆر. ئەنجا لەبەرەوە تاقەشار بووە لە گەرمیانە، لە حەمرینەوە بۆ سەگرمە، لە کەرکووکەوە بۆ ڕووباری سیروان. هەر ئەوە سەبەبیە بووە کە سەرچاوی ڕۆشنبیری بێ و لە هەموو شوێنەکانەوە خەڵک بێ لە کفری خوێندن تەواوکە. ئەو سەردەمە پێش ئەوەی مەکتەب ببێتە ڕەسمی، دوو مزگەوتی زۆر گەورە لە کفری هەبوون. یەکێکیان مزگەوتی خانەقا کە شێخانی بیارە بە کفریا گوزەریان کردووە، ڕۆیشتون بۆ حەج لەوێ دروستیان کردووە. کاگەحمەی شێخیش لە کفریوە گوزەری کردووە، ڕۆیشتەوە بە حەج، مەدرسەی مزگەوتی مەدرسەی دروست کردووە. ئەم دوو مزگەوتە بۆتە سەرچاوی خوێندن، چکم لەو کاتە خوێندن لە حجرە بووە. دەیان زانای گەورەی وەکو مەلا جەمیلی ڕۆژبەیانی و مەلا شکر و مەلا عەزیزی دوانزەی مام و ئەوانە لەوێ خوێندنیان تەواو کردەوە، تەحسیلی عەلمیان وەرگردووە. ئەگەر پێویست کا باسی جێگا استراتیژیەکە یەکەم کە چوارڕیانی بازرگانی بووە لە مووسڵەوە بۆ ئێران، لە بەغدایشەوە بۆ قەلاچوەران. دەیان خانی گەورە لە کفری لە قەیسەری کفری دروست کراوە بۆ مانەوە و حەوانەوەی کاڕوانچیەکان کە بازرگانیان کردووە هاتوونەتە ئەوێ، بۆتە مرتەقای تێکەڵبوونی شارستانیەتیش لەو ئیلا. ئەلموهیم چەند باسی مێژووی کفری بکرێ هێشتا دەرحەقۆی ناتوانین. مامەسا پەیوەندی کفری لەگە کەرکووک کەی هەڵوەشایەوە، یعنی لە ڕووی داریەوە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکوایە. یەکێک لە قەزا کۆنەکان لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عراقی کفری سەر بە کەرکووک بووە. گەورەترین قەزای کەرکووک بووە، لە دووس خورماتووە تاکو و بانی خێڵان سنووری قەزای کفری بووە. ئەنجا بۆ کەمکردنەوەی ڕێژەی کورد و گۆڕینی ناسنامەی کورد، بۆ کەمکردنەوەی وەکوتمان کورد ڕێژەی کورد لە کەرکووک، کفریان خستە سەر دیالە، خورماتویان خستە سەر تکریت، چەمچەماڵیان خستە سەر سلێمانی. بەڵام هەر بۆ ئەوەیش کەلار دەیەک بوو سەر بە قەزای کفری، کەلاریشیان کردە قەزایەکی زۆر گەورە و بوو بەسەر سلێمانی. باشە، یعنی تایسە ساغ نەبووەتەوە کێشەی کفری، لە سەردەمێکا وەزعێکی زۆر ناهەمواری هەبوو، نە سەر بە دیارە بوو، نە سەر بە کەرکووک بوو، نە سەر بە سلێمانی بوو. تەنانەت لە کاتی ڕاپەڕینەکان مامەساویستم پرسیارەوە بکەم لە کاتی ڕاپەڕینەکە تەبعاً لە دوای 91 لە دوای ڕاپەڕینی بەهاری گەلانی با بڵێن گەلی کوردستان دەبینین کفریەکەوێتە ناو چوارچەوەی هەرێمی کوردستان. لەو کاتەیە ئاوها با بڵێن کە چۆن وەزعێکی زۆر خراپی هەبوو. تەنانەت دوو جار جەنابی مام جەلال بە ڕەحمەت بێ کە چوین بۆ لای لەسەر کاغەزی سپی بۆمانی مۆر کرد، چیتان هەیە بۆتانەکەون و فعلەن دوو سێ جاریش یارمەتی زۆر باش شاری کفریدا، چونکە مۆزعەکەی زۆر خراپ بوو. یعنی قات و قڕی و برسێتی و جگەلەوەی هاوسنوور بوو لەگەڵ ڕژێمە، شەو نەبوو کارەسات و ئەوانە نەقومێ لە سەر سنوورەکە. ئەنجا سەدان کەس لەو خەڵکان کاتێک ئەڕۆیشتن بۆ پەیداکردنی پارۆیەک نان ئەکوژرا بەدەست جێشی عراقیەوە.
مامۆستا جگە لە کوردوا بزانم لە کفری پێکهاتەی دیکەش هەیە ئەو پێکاتانە چۆنە مێژویان لە کفری ئەگەر هەش بێ زۆر کەمە بەڵام ژیانێکی ئاساییە ینی پێکەوە گونجان زۆر هەیە بەڵام نزبیان زۆر کەمە زۆر نین هەندێک لە وەندایەکان هەن وەندایەکان خۆیان سلماندیان کە ئەسڵیان کووردە بەڵام مەجموعەیەکەیە خۆیان هەنێک لەبەرەوەی هەم هاوسنوورین لەگەڵ عەرەبا خەڵکیەکەیە نیشتەجێی کفریە لەبەرەوە وەزیفەکەی لە کفری بووە یعنی بەهۆی ئەوە هاتوونەتە کفری نیشتەجێبوونە بەڵام کەمن زۆر کەمن بەڵێ باشە مامۆستا و عەشرەتانەی کە لە کفری ئەژیان زیاتر لە چ پێک هاتە و عەشرەتێک و وا بڵێن لە چ تیرەیەکی عەشرەتەکانن هەموو عەشرەتەکانی تایە زەنگنە دەلۆ گێژ داودا جاف تر خەڵکی تریشی تایە ڕەنە بەڕێژەیەکی کەم مامۆستا کفری هەرچەندە نەکراوەتە پارێزگا لە تەمەنی خۆیدا بەڵام دائما دەبینی ناوەندێکی گرنگی شارستانی بووە گرنگی مەقامات بووە ئەو شارستانێت و مەقامات و با بڵێن ئەو لایەنە ڕۆشنبیرەی لەکوێوە سەرچاوی گرتووە وەکوتم لەبەرەوەی تاقە شار بووە لە گەرمیان بۆتە سەرچاوی ڕۆشنبیری ئەنجا کۆمەڵێک خەڵکی تیا هەڵکەوتووە پێی وتراوە شاری وەزیران شاری وەزیران بەڵێ ئەمجا من حەزمان کرد باسەوەشکەین بۆچی پێوترێ شاری وەزیران لە هەموو قۆناغە جیاجیاکانە لە هەموو کابینە حکومیەکان بە تایبەتی لە سەردەمی پاشایەتی بەلای کەمەوە 5-6 وەزیر خەڵکی کفری بووە تەنانەت ئاخر جار پێش کودەتاکەی عەبدولکەریم قاسم ڕئیس وزەرای عێراق خەڵکی کفری بووە ئەحمەد بابان بەڵام ئەمە بۆ تاریخ هیچیان نەکردو بۆ کفری بۆ پاراستنی بەرژە سێ بنەماڵە دەسڕۆ بوونە لە کفری بنەماڵەی سەیدەکان بنەماڵەی وەندایەکان بنەماڵەی بابانەکان سەیدەکان خەڵکێکی محافظ و ئینن کە خەڵکێکی دیارن بەڵام گەورەترین پلەپایە پێی گەیشت بێتر سەرۆکی شارەوانی بووە بەڵام وەندایەکان و بابانەکان دەسەڵاتی ڕەهایان هەبووە وەزیریان هەبووە بەڵام بۆ پاراستنی مەسلحەت خۆیان بەڵام نابێ ئەوەشمان لە بیر بچێت کە باسی مێژووی سەروەری کفریەکەین شێخی نەمر لە سێ ڕۆژ لە ماڵی محسن ئاغای سەیدەکان مایەوە لە هەموو کوردستانەوە سەرۆک هۆزەکان و مستەفا پاشای یامڵکی ئەوانە هاتن لە کفری بڕیاریاندا بە مەلێکبوونی شێ مەحموو لە کفریشەوە ناڕزایەتەکانیان دەربڕی بەرزیان کردەوە بۆ عوسبەت داواکارەکانیان بەرز کردەوە بۆ عوسبەت الئومەم بەڵێ مامۆستا حەزمان کرد باس ئەوەش بکەین ئایا بۆچی لە کفری یعنی کە باسی کفریەکەین یەکسەر مەقامات دێتەوە یادی خەڵک یعنی ئەم پەیوەندی کفری و مەقامات چییە ئەو پەیوەندیە چییە مەلا عەبدوڕەحمان کوڕی عەبدوڕەحیم ناسراو بە مەلاوەلی بە باوکی مەقاماتی عێراقی ئەژمێر درێ هەموو سەرچاوە عەرەبیەکانیش ئیشارەتی پێ ئەدەن لە دوای ئەویش خەلیل ئاغای سوڵتان ئاغا بووە ناسراو بە ڕەحمەت الله شەڵتاخ ئەو مەقامی خستە سەر ڕێچکە زانستیەکەی خۆی تەنانەت ئەمەنە بەناوبانگ بوو مەقامی تەفلیسی داهێنا خۆی ئەنجا یوسف عومەر گەورە مەقامبێژی عێراقی تەقەموسی شخصیەتی ئەوی کرد لە درامایەکی تەلەڤیزیۆنی لە کفری بە حەلەقات لە عێراق بە حەلەقات بڵاو بووەوە لەسەر ڕەحمەت الله شەڵتاق بە درێژایی مێژوو کفری مەقامبێژی لێ نەبراوە دوای ئەوانیش مەلا عەبدوڵای خەتیب هات مەلا عەبدوڵای خەتیب زادە بلیمەتی مەقامات بوو مامۆستا عەلی مەدان بیرەوەریەکانی خۆیان بە دوور و درێژی باسێکە گوبەنچی هاتووە بۆ کفری لە لای فێری مەقامات بووە لە بە دوای ئەویش کۆمەڵێ مەقامبێژی بەتوانە لە خۆناغە جاجیەکانی مێژوو تا ئێستایشی لەگەڵا بێ مەجید غێدان عەلی دێوانە حەمومین ئەحمەوەنەوش ئەمانە مەقامبێژی زۆر بەتوانا بوون ئێستایش کۆمەڵێ گەنجی دڵنیا کەوا لەم کەناڵ تەلەڤیزیۆنی ئێوە ئیشێ کرد یەکێکە لە مەقامبێژە بەتواناکان
بە شێوەیەکی زانستیانەیش لەبەرەوە خۆی شارەزایی مۆسیقا هەیە هاوتا هەیە کوڕەتەرەیە ناوی مەحموودە ئەوی شارە زۆر بری المهم چەند جارێکیش مناسباتی مەقامات لە کفریەکرێت مامەسا پەیوەندی نییە با بڵێن ئەو تەکیە و خانەقایەنێکەوە لە کفری هەبوو ئەم زیندوی مەقامات لە کفری پەیوەندی بە چیەوەیە بۆچی ینی کفری بە ناوەندێکی مەقاماتە ژمارە ئەتوانم باسی شتێتت بۆ بکەم مەلاتایری زەنگلە لە تەکەی قارکەرم برای مەلاوەلی بووە هەرچەنە ئەو لە کۆتایی ژیانیا تەرک دنیای کرد چووە خەڵوەتەوە بەڵام لە ژێر کاریگەری سۆزی دەروێشانەی تەکەی قادرکەرم دەستکاریەکی مەقامی ئەڵاوەیسی کردووە زۆر بەجوانیش ئەوانەی وا کە لاساییەکەنەوە مامۆستا حەسەن گەرمیانی مەلافوادی ئۆمەرامان لە کەریسە لە سلێمانی دانشێ عەلی حوسێن قادرکەرەمی ئەمانە زۆر بەجوانی ئەدایەکرد بەڵێ مامۆستا گەبینە سەر ژیانی سیاسی جەنابەت چ کاتێک هەستت کرد کە ئیتر پێویستەکە بەشداری ڕەوتی سیاسی بکەی بۆ گەلی کورد و چی وای لێت کرد کە بەشداری ڕەوتی سیاسی بکەیت ئێمە لە قۆناغی متەوەستەوەوانە و کاتە یەکێتی قوتابیانی کوردستان هەبوو ینی ساڵی چەند تەقریبا هەفتە ئەوە بێکێتی ئەندامی یەکێتی قوتابیان بوون بەڵام کە چوومە زانکۆ ئەندامی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بووم لە 76 ئەجا هەر ئەوەی شوای کرد دواتر بووم بە پێشمەرگە چوومە دەرەوە بووم بە کادر ساڵی چەند مامۆستا چوویتە دەرەوە هەشتا ساڵی هەشتا چوومە دەرەوە دواتریش مامۆستا تخواگە ڕادگرم لەو ماوەیە با بڵێن لە هەفتاوە بۆ هەشتا ئەو ڕۆلی کوردانی کفری چی بوو لە شۆڕش ئەگەر باسی ئەوە بکەنەوە پێویستی بە دوو بەرنامە هەیە کفری ئەستێرەی درەوشاوی مێژووی خەباتی سیاسی کوردستان بووە لە هەموو قۆناغەکانی بە دروستبوونی ئەحزاب و ڕێکخراوە سیاسیەکانە ئەنجا لە ئیتحاد و تەرەقیوە بگرن کە نوێنەری هەبوو لە کفری لە حزبی هیوا لە حزبی ڕزگاری لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتمانی کوردستان تەنانەت دکتۆر کەمال مەزهەر کە باسی ئەحزابەکانەکە بە تایبەتی حزبی ڕزگاری ئەڵێ لقەکەی کفری چالاکترین لقی ڕزگاری بووە لە کوردستانە لە کفریوە کۆمەک کۆ کراوەتەوە نێردراوە بۆ کۆماری مەهاباد لەو خەبات و تێکۆشانە کفری بەری شێری بەرکەوتووە بەڵێ مامۆستا لە هەشتا بە دواوە ئیتر جەناب تەبیتە کادرێکی سیاسی وا بسانم لە شاخ کە چوون بۆ پێشمەرگای ڕۆڵی جەنابەت لەو مەرحەلەیە چی بووە ئەو مەرحەلە زیاتر تەوعیەکردنی خەڵک بوو تازە یەکێتی تازە هاتە مەیدانەوە پێش من شەهید سیروان تاڵەبانی ئەوان بوون دوایەوە من لە سەردەمی شەهید خالد گەرمیانی بووم کادر بووم تا ئەو سەردەمە خەبات پارتیزانی بوو ئەم کتابێش کە ئیبینی لەسەر شەهید خالد گەرمیانی دەربکردە کە مامۆستای پارتیزانی شەهید خالد گەرمیانی وای ئەخواست قۆناغەکە وای ئەخواست چالاکیەکان بە شێوەی پارتیزانی بووایە مامۆستای سیواد یادەوەریەکی خۆشت هەیە لەگەڵ بەڕێز با بڵێن شەهیدی نەبەر خالد گەرمیانی شتێک دوایی بوو بە مێژوو شتێک دوایی بوو بە مێژوو 21 یانزەی هەشتا لەسەر جادەی بنەوان کفری و سلێمان بەگ من و شەهید خالد و پێکەوە بریندار بووین دواتر بوو بە شانازیەکی زۆر گەورە کە بوو بە نەک بۆ ئەوەیە من لەبەرەوە شەهید خاڵە شابووان بوو بە ڕەمزێک بۆ شەهیدی یەکێتی هەر هەمان ڕۆژ هەر ئەو ڕۆژە کە بوو بە ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتمانی کوردستان مامۆستا ڕۆڵی شەهیدی نەبەر خالد گەرمیانی لەو ناوچەیە چی بوو یعنی چۆن بوو خالد گەرمیانی کاک مەحموود سەنگاوی لە بیرەوەریەکانی خۆیان نووسێن ئەڵێ ئەگەر مەدالیایەک بدرێتە تێکۆشەرێک
پارتیزانی بێشک ئەبێ بدرێتە شەید خالد گەرمیانی مامۆستای نەن ئەکادیمیایەکی عسکەری خوێندبووی نا هیچ بەڵام بە بیری خۆی بە توانای خۆی بە جوڵەی خۆی دەوری هەبوو. بەڵێ مامۆسا جگەل لە شەهید خالد گەرمیانی کەیتر لەو ماوەیە ڕۆڵی هەبوو لە شاخ لە سنووری گەرمیان با بڵێن لە شەڕەکانی پارتیزانی شەید قاسم فەقی عەلی حەمید برای حەمید ئامۆزایی مامەڕێشەش هەرچەنە لە سنووری ئەمە نەبوو لە جەباری بوو بەڵام ئەوش دەوری هەبوو بەڵام کەس بەقەدەر شەید خالد گەرمیانی دەوری نەبوو ناوی بوو سەدای بوو چالاکیەکی بۆ ئەگەڕمەوە دوو سێ پێشمەرگەمان گیرا بوو شەید خالد لەسەر جادەی کفری بۆسەیەکی دانا کوڕی قایمقامی قەزای کفری گرت دیل بە دیل گۆڕینەوە گۆڕیانەوە ئەوە سەدایەکی ئەو سەردەما حکوومەتی عراقی دانی بە بوونی معارەزە ناکرد کەناڵەکانی ئەمریکا و مۆنتیکارلۆ ئەوانە وعدەنی باسییان کرد. بەڵێ مامۆسا بزان بە شەید بوونی خالد گەرمیانی بوو بە تەعزیە لە هەموو ماڵێکی گەرمیان واللهی چۆن شەید سیروان کە شەید بوو یعنی زۆر کاریگەری هەبوو لەسەر دەرونی خەڵکی عام بەگشتی و دیاتەکان بە تایبەتی شەید خالدیش ئاوا بوو هەموو شەیدەکانمان وابوون. مامۆسا چ جیاوازیەکە بوو لە نێوان کادری سیاسی و کادری سەربازی لە سەردەمی شاخ حەزەکەم لە دوای ئەم ناوبڕا وەڵاممان دەیتەوە بەڕێزانچینە لە ئەم ناوبڕە و دوای دەگەڕێنەوە وڵاتە. دووبارە سڵاوتان لێبێ بەر لە ناوبڕەکە مامۆسا پرسیاری ئەوەم کرد لە جەنابەت چ جیاوازیەکە بوو لە نێوان کادری سیاسی و کادری سەربازی لە سەردەمی شاخ. ئەو سەردەمەی ئێمە ژمارەی پێشمەرگەکان زۆر کەم بوو ئەنجا پێشمەرگایەتی لەو سەردەمە زۆر سەخت بوو دژوار بوو بە تایبەتی گەرمیان لە هەموو ناوچەکانی شارەکانی گەرمیانەوە هجوومەکرا بۆ گەرمیان بەڵام کادری سیاسی و عسکەری ئەوە نەجیاوازیان نەبوو ڕاستە ناوەکە کادری عسکەری ئەرکی سەرشانی ئەوە بوو چالاکی پێشمەرگانە بکاودەست لە دژن بۆشێنێ کادری سیاسی شەمان شت من بۆ خۆم کادری سیاسی بووم دوو جار بریندار بووم بەڵام هەر هەمویان پێشمەرگە بوون ئەو کاتە جیاوازی نەبوو لە بین بەرپرس و پێشمەرگە هەر هەموو یەک بە یەک ڕۆحیەت خەباتیە کرد. زۆر ڕاستە. بەڵێ مامۆستا دێنە سەر ژیانی پەرلەمانیت وا بزانم جەنابەت بۆ ماوەیەکی زۆر پەرلەمانتار بوویتە ئەوە چۆن بوو چۆن هەڵبژێردرای بۆ پەرلەمان مامۆستا؟ 4/6/92 من بووم بە پەرلەمانە شەرەفی ئەوم پێ بڕا کە ئەندامی یەکەمین خولی پەرلەمانی کوردستان بووم ماوەکە ئێمە زۆر دوور و درێژ بوو 13 ساڵ بوو بەهۆی شەڕی ناوخۆ هەموو جارە تازە ئەکرایەوە ئەنجا ئەمە من کە ئەمە باسەکەم مەبەستمەوە نییە باسی قۆناغەکانی پەرلەمانی دوای ئێمە بکەم ئێمە ڕۆڵێکی گرنگمان بینی لە مناقەشەکردن و یاخود دانانی یاسایی وەزارەکان گشتی دوو هەرچی بڕیارێک دژ بە کورد درابوو لەلایەن حزبی باسەوە هەموویمان هەڵوەشانەوە شانازیەکی گەورەش ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە بۆ ئێمە کە قانونی فدرالیەتمان شەسپان لە پەرلەمانی کوردستان ئەنجا تەنانەت لە کاتی شەڕی ناوخۆشە پەرلەمانتارەکان بە ڕوحەتێکی ئەوە هەوڵیانەداش یعنی شەڕ ڕاگرن کێشە نەمێنێ تەنانەت بۆ ئەو مەبەستە ماوەی 101 ڕۆژمانمان کرد لە ناو پەرلەمان بۆ پشتگیری ئەوەی بتوانین پەرلەمان کارا بکرێتەوە و شەڕی ناوخۆ بۆستی. بەڵێ مامۆستا بەڵام دەرەنجام نەتانتوانی ڕێگری لە شەڕی ناوخۆ بکەن ئەوە هەموو خەڵکی گەیزانێت. بەڵێ مامۆستا لەو ماوەیە کە ئێوە پەرلەمانتار بوون یعنی با بڵێن هەرێمی کوردستان دوو جا ئابلوقە درابوو یەک بەهۆیەوەی کە بەشێک بوو لە عێراق ئابلوقەی ئابووری لەسەر بوو و بەشێکی تریشەوە بوو کە ڕژێمی بەعس ئابلوقەیەکی کەی خست بۆ سەر هەرێمی کوردستان
دۆخی پەرلەمان لەو ساڵانەیە چۆن بوو؟ آخر من تو ئەگەر باسەوە بکەی نەکبەتی ملەتی کوردیش ئەوە بوو بەشێکی دۆستی ئێران بوو ئێران دژمنی کووردە بەشێکی دۆستی تورکیا بوو دژمنی کووردە بە هەر حاڵ ئابلۆقەکە زۆر بوو یعنی ئەوەی وا خراپ بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە گوزەران کرا و هەر شوێنێ بۆ یعنی سەر ڕای هەموو کەم و کوڕیەک توانرا خەڵک بژێ یعنی توانیتان بڵین ئەو مەرحەلەیە مرحلة بڵێ باشە مامۆستا لەو ماوەیە عنی خەڵک داواکاری هەبوو لە ئێوە مەسەرەن با بڵین خەڵک تا چەند لێ پەرلەمان ڕازی بوو لەو مەرحەلەیە من ناکرێەوە جواب دەمەوە لەبەرەوە خەڵک ڕازی بوو لە پەرلەمان بەڵام ئەگەر بەراورد بەم قۆناغی ئێستا بکرێن پەرلەمانتاری ئەو سەردەمە زۆر چالاک بوو زۆر چالاک بەدواداچوونی ئەکرد بۆ هەموو کارەکان بۆ کارەکانی وەزارەتەکان هیلی جانەکان هەر هەمویان بڵێ یعنی مامۆستا زۆرجا ئەوترێ بناغی ژیانی پەرلەمانی لە عێراقی دوای سەددامیش لە کوردستانەوە سەری هەڵدا ئەوە تا چەندێ ڕاستە ئەوە ئێستایش ئەوان خواروی عراق ئەوانەی پەرلەمانی عراقی بە شانازیوە باس ئەو گەشەکردن ئەکەن لە کوردستانە هەیە یعنی بە بەراورد بە خۆیان کەوا خزمەت گوزاری پێشکەش ناکەن لای خۆمان سەر ڕای کەم و کوڕیش بەڵام هەموو شتێکراوە مامۆستا پەرلەمانی کوردستان هەرچەنە یعنی ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان دەسەڵاتی لەبەرەوەی دەسەڵاتەکەی دەسەڵاتی تەشریعیە دەسەڵاتی تەنفیزی نییە بەڵام دەستکەوتێکی گەورە بوو لەو سەردەما لەو سەردەما خەڵک یعنی درکیە کرد بۆ دەستکەوتە گەورەیە بیرت نەچێ وەک وتم پەرلەمان زۆر چالاک بوو ئێمەی کورد یەکەم ئەزمون بوو بۆ کورد کە بەوەی کە یەکەم ئەزمون بوو بەڵام درێخی نەکرد بە هەموو شێوەیە مامۆستا شتێک کە سەرنجی با بڵین هەمومانی ڕاکێشتووە لەو ماوەیە لە کوردستان با بڵین تقریبان وابزانام هیچ ئاڵایەکتان هەڵ نادا نە ئاڵای عێراق نە ئاڵای کوردستانیش هەڵ نادرا ئەوە بۆ چیە گەڕایەوە شانازیەکیش ئەگەڕێتەوە بۆ پەرلەمانی سەردەمی ئێمە بە زۆر عەلەمی عراقیمان لە پەرلەمان دەرکرد ئەوە چۆن بۆ ئەگە بیگەڕیتەوە ملانێ هەبوو بەڵام ئەلموهیم ئەوە گەورەیە کە بۆ پەرلەمانی ئەو سەردەمە حەسێ بکرد یعنی ئەو سەردەمە با بڵین خەڵک پەرلەمان پێی ڕەفز بوو کە ئەو ئاڵای عێراق کە ئاڵای سەدام حوسێن بوو هەڵبکرێت لە ناو پەرلەمان وابوو دەرەنجام گەیشتن بەچی ینی چۆنەوەتان یەکلاکرەوە من بیستمە کە هەموو ڕۆژێک گفتوگۆتانە کرد کە چی بکەن دوای دەرەنجام نازام چۆن یەکلاتان کردەوە یەکلا کرایەوە بەڵێ خۆت لە من باشتر دەزانی مامۆستا ئەگە بینە سەر ژیانی ئەدەبی مامۆستا سەلاح پەرلەمان مامۆستا سەلاح پەرلەمان جگە لەوەی کە لە مەرحەلە لە مەرحەلەکان بەژاری سیاسیە بۆ بەژاری با بڵێن پێشمەرگایەتیە بۆ بەڵام هەروەها ئەدەب دۆستە وابزانم شاعرە نووسەرە حەزەکەم خۆت باسێکی ئەو تەلیفاتانت بکەیت کە هەتاوکوی ساکە چەند کتابت نووسیوەتەوە مامۆستا من لە 1970ەوە خەریک نووسینم لە ساڵی 1970 یەکەمین شعرم ئەو سەردەمە نووسی ئەو سەردەمە بۆ ئێمە کە دواتر لە سەردەمی ڕێژەمی بەعس نەمانەتوانی شعر بڵاوکەین و حتا شاعرەکان بە زۆری کە شارێکان بنووسایە بۆنی کوردستانی لە باتایە بۆ فەڵەستینەکانیان نووسی ئەنجا من لە هەموو بابەتە شعرەکان نیشتمانی سیاسی دڵداری بە هەموو بەشەکانی و ئەوانەی کە کراوە بە گۆرانی ئەوەی کۆوا سوارینە شعری مناڵان بەڵام لە بواری شعری داشوەرین زۆرم نووسیوە هەموو ئەو حەزمان کرد پرسیارەوەت لێ بکەم دوای دێمەسەری کە بۆچی بە سەلاح پەرلەمانە وترێ شێخ ڕەزای زەنگنە ناومیان نا شێخ ڕەزای زەنگنەوەی ئەو ناوی لێت نا مام جەلال بەڵێ لە ڕێگای دکتۆر کەمال فوادەوە دکتۆر کەمال فواد یەکێ بوو لەوانەی کە زۆر حەزی لە شعرەکان بوو من بوو هەم ئەو خواعافیکا هەم دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوول حەزیان لە شعرەکان من بوو شعرەکان مێخوێندەوە هەموو شعرێکم بنووسایە ئەبوایە نوسخەیەکم بدایە بە ئەو پێشان مام جەلالی دابوو مەجموعەیە شعر منی بینی بوو لەوانە خەباتی ناوگەڵ کەرانی نێو پەرلەمان ژنێنا لە هەڵەبجە مەجموعەیە شعری بینی بوو وتبوو ئێمە شێخ ڕەزای زەنگنەیە
ئیتر ئەوە بڵا خۆشم بڵاوم نەکردووە خەڵک بڵاوی کردەوە ئیتر بوو بە نازناوم لە هەموو بوارەکانی شعرم نووسیە لە هەموو بوارەکان وەکو باسم کرد دڵداری و نیشتمانی و شعری مناڵان و کۆمەڵایەتی و شعری داشۆرین زۆرم نووسیوە بەڵام لەبەر دواکەوتویی ملەتەکەی ئێمە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئاینیەوە بە تایبەتیش ئاینی هەنێ شعرم نووسیە ئەمێنێتەوە بۆ دوای مردنی خۆم بەڵام هەنێکیان لە دیوانەکانە بڵاو بۆتەوە ینی باڵێن ئەو دەستنووسانە هەڵگرتووە لە دوای خۆت بڵاویکەن تای پیشکراوە هەر ڕەنگە لە تاعزیەکەی خۆم بڵاو بێتەوە بۆ ئەوەندە خەتەرە ئەو نووسینانە زانی چیە کە ناوێری لیستاکە بڵاویکەیتەوە مامۆستا ناوێرم بڵاویکەمەوە چکم پێ وەک بۆم باس کردی گشت حزبەکان کە باسی دیموکراتیەتەکەن وەکو پەپولە باسیەکەن بەڵام کەسیانیش باوەڕیان پێ نییە ئەوە با وەکو حەقیقەتە بەڵام لە گشتی دواکەوتوتر دواکەوتویی ئیسلامی وڵاتەکەی ئێمەیە مەبەست ئیسلامی سیاسیە لە ئیسلامی سیاسی خۆی هەر هەمویان بزدادەی ئیخوانن هەر هەمویان یەکن ئیتر دەورەکان دابەشەکەن مامەسا حرەکەی ڕۆشنبیری تۆوتت لە هەفتاکانەوە جەنابەت دەستکردە نووسین ئەو کاتە ئێوە بۆ چیەتان نووسی یعنی با بڵێن وەکو پەیامێکی سیاسیتانە بۆتان نووسی یاخود ئەگەر دوای نسخۆی 75 ئیتر کەس ئێوراین بڵاو بەڵام بۆ خۆمان شتمانە نووسی بەڵام بیرت نەچێ قۆناغی تازەگەری لە ئەدەبی کوردی دوای قۆناغی گۆڕان لە کفری وەسەریەڵدا لە تیف هەڵمەت و هاوڕێکانی یعنی کۆمەڵێ شاعری چاک لە کفری بووە ئستا ناوی کەسیان نادەم لەبەرەوە ترسم ناوێکم لە بیر بچێ بێتە بارخۆسی بۆ من بەڵام جگە لە نووسینی شعر کۆمەڵێ کتابی شمەیە ئەمە یەکێکە لەو کتابانەی کە بۆتە سەرچاوەیەکی باش بۆ هەموو خوێنەرێک بە تایبەتی ئەوانەی تینووی ئەوەن معلوماتیان هەبێ لەسەر کفری شاری کفری لە تەرازوی ڕەسەنایەتی و شارستانیەتدا ئەمە بۆ 3 جار چاپ کراوە ئەمە حتا زانکۆی سەلاحەدین داوایان لێم کردووە بیکەمە عەرەبی یەواش خەریکم بیکەمە عەرەبیش بۆیان کتێبێکترم هەیە بەناوی شەید خالد گەرمیانی مامۆستای پادیزانی شەید خالد گەرمیانی کتێبێترم هەیە مێژووی هۆزی زەنگە پێش ئەمانەیش لە 96 نامێرکەیەکی شعری مناڵان وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم چاپی کرد بڵاو بۆتەوە بە هەموو باخچەی ساوایان و قوتابخانەکان دوان چارێکشی لێ کراوە بە سرود یەکێکشی دابەزیوە لە بەرنامەی پۆلی سەرەتایی پۆلی سێی سەرەتایی بڵاو بۆتەوە ئیتر تەمەن باقی بێ دووسێک کتابترم هەیە یەکێکیان لەسەر گەرمیانە بە چاپی ئەگەێنم مامەساوا بزانم لە سەردەمانێک بەهۆی نووسینەکانتەوە بڕیاری نازانم تیرۆکردنە کوشتنە بۆ دەرەچێ یەکەم شعر ئەوە چ لایەنێکە کە هەوڵیدا بوو مەسەڵەن بڕیاری تیرۆکردن ئەوانەی ژیانیان لە خەڵتەڵ کرد بوو شعرەکە لەسەر ژنهێنان بوو لە هەڵەبجە ئەو ئیسلامیانەیە کە ژیانیان لە خەڵک تاڵکرد بوو سەر ساڵەکانی 93 و 94 ئەو کاتەوە پێکەنین و گۆرانی و مۆسیقا و ئەوانە حرام کرابوو لە خەڵک بە تایبەتی لەو سنوورە ئەو شعرم بڵاو کردەوە 2 جار فتوای کوشتنیان دەرکرد بەڵێ بەهۆی ئەو شعرەوە بوو مامۆستا بەهۆی ئەو شعرەوە بەڵام المهم سەلامەتم بەڵێ مامۆستا چیتر هەیە لە بواری ئەدەبی جەنابەت با بڵێن زیاتر لە چ بوارێک نووسیوتە لە بواری ئەدەبی چەند نمونەیەک وابزانام جەنابەت حەزت لە تەنز نووسینە زیاتر وایە وایە ئەو تەنز نووسینانە ئەمە بەهۆی قسە خۆشەکانی گەرمیانەوەیە یاخود ئەمە سیفەتێکە لە سەلاح پەرلەمان خۆی با شارێکتان بۆ بخوێنمەوە لەسەر حەزەکەم وڵامێکی و پرسیارم دەیتەوە مامۆسا ئایا ئەم تەنز نووسینە وەرەسەی گەرمیانە چونکە گەرمیان ناسراوە بە قسەی خۆش یاخود ئەمە با بڵێن زادەی سەلاح پەرلەمان خۆیەتی خۆمە خۆتە خۆمە بەڵام شارێکە خوێنەوە کە تایتڵی دیوانەکەیە بەڵێ ئەم شعراکە بە دیاری
کاڵای داربەڕوویەک داربەڕوویەک لە لووتکەوە هاواری کرد لەوەتی هەم ڕەگ و ڕیشەم دەست لە ملانی باڵا و لووتکەی چیاکانە باڵای منە تابلۆی دڵگیری کوێستانە جەستەی منە لە کوانووی ماڵە جووتیارێ پشکۆی سووری ئاگردانە لووتکەی بەرزی گەورەیمە لە ڕەشماڵی ڕەوەندیە کراوم بە سێپا و تیرۆک یا لە دەستی پیرەپیاوێک خۆم ببینم وەکو گاڵۆک بەڵام ئەفسوس لێم بپرسی بەچی تووڕە و بەچی قەڵسی ئەڵێم ئەو کاتانەی بۆ دیکتاتۆرێکی خوێنمش ئەمکەن بە تەخت و بە کورسی جوانە مامۆستا ئەنجا چەند نمونەیەک لە حەزمان لێ بۆ تەنزانە بخوێنیتەوە مامۆستا تەنزەکان کە نووسی بوت هایکۆ هاتوۆتە ناو ئەدەبی کوردیەوە بەڵام ئەوانەی کە من نووسیمە هەمووی تەنزامێزە چەند نمونەیەکتان بۆ خوێنمەوە پێڵاوت ئەدەزرێت لەوێ بە ڕۆژ نەک تاریکی شەوێ لە مزگەوت دروشمی سەرەکیانە درۆش ئەکەن ئەو حزبانە دیموکراسی دەست ئەکەوێ زۆر بە هەرزان بە بێ خوێندن لە زانکۆکان بڕوانامە دوێنێ چۆن بوو ئەمڕۆی شوایە هەر ئەمڕۆیش بۆ خۆی کوێخایە جاش لە کوردستان هەمووان لە بەردەمما کۆیلن کە ئەمبینن شۆک دائەدەن کچی جوان شێخ و مەلاو سۆفی و دەروێش هەر هەمووی ئەکەمە بارکێش کچی جوان لەسەر کانی غاز و نەوتە کەچی موچە پاشەکەوتە لە کوردستان نەخوێندەوارە و مارشاڵە دەرچووی زانکۆش دەست بەتاڵە لە کوردستان هەر ڕۆژێ لەسەر ئاخوڕێ کاوێژ ئەکاو ئەلەوەڕێ سەنگەرگۆڕ جوانە مامۆستا دەست خۆش بێ خامەت ڕەنگین بێ مامۆستا سەلاح پەرلەمان جگە لە ژیانە سیاسی و پێشمەرگایەتی و هەروەها ئەدەب دۆستیەکەی و نووسەرەکەی وابزانم بەهرەیەکی کەشتە بۆ کە وەرزشکارێکی دێرینی کوردستانی پەیوەندی تۆ بە وەرزشەوە چییە وە لە کەفری وەرزشی چۆن بوو هەر لە مناڵیەوە وەرزشکار بووم زۆریش ئارەزوم ئەوە بوو کۆلێژی پەروەردەی وەرزشی تەواوکەم بەڵام ئیتر نەکرا بەڵام فەخرە بۆ من یەکێکم لە دامەزرێنەرانی لیژنەی ئۆڵمپی کوردستان لە یەکەم کۆنگرێژ بە ئەندامی مەکتەب تەنفیزی هەڵبژێران بووم بە مەسوولی ڕاگەیاندن سەردووسەری گۆباری ئۆڵمپیک و ڕۆژنامەی ئۆڵمپیک بووم ڕۆڵێکی باشم بووە لە خزمەتکردنی وەرزشا و قسووریشم نەکردەوە و ئێستاش بەردەوام دەست خۆش بێ مامۆستا هیچ شتێک ماوە ئەگەر جەنابەت ئاماژەی پێ بکەیسە لەسەر کفری شایدی لەسەر چی ئەدەی جەنابەت لەو قۆناغانەی کە ژیای بۆ نمونە لە حەفتاکان لە هەشتاکان و هەروها لە نەوەتەکانیش پەرلەمانتار بووی کفری زۆر گوناحە وەلەو ئێمە لە جغرافیا کات خۆی خوێندمان یەزول المدن بزەوال طرق ڕێرەبانی نییە بەڵام گوناحە سەروی 3000 ساڵ شار بووە 3216 ساڵ پێش لێمانی شارە ئێستا ئاوا مەرکوبە دوا کەوتووە هیچی بۆ ناکرێ بەڵێ هیچی بۆ ناکرێ بۆچی چی بۆ ناکرێ ئیدارەی گەرمیان ئێستاکە ناتوانێت مەسەلەن ئاخر بە ئازانی ئێستا بخۆ من حەزەکەم هەموو ناحەیەکی کوردستان ببێتە شارێکی گەورە لە کەلار گەورەتر بەڵام کەلار دێ بوو سەر بە قەزای کفری ئێستا سێ بە قەدەر چوار بە قەدەر کفریە بەڵێ دەستی یارمەتی بۆ درێژ ناکرێ و نەک بۆ کفری بۆ زۆر شوێن بەڵێ مامۆستا خۆشحاڵ بووین کە ئاوها بەم شێوەیە عزیێتت کێشا کە لە کفریەوە تا ئێرە هاتبووی زۆر مەمنونتین پێویستە من سوپاسیەوە بکەم ئەرکتان کێشا دەستان خۆش بێ تیشکتان خستە سەر شارێک کە خەریکە وێرانە بێ مامۆستا خۆشحاڵ و دووبارە خۆشحاڵ و بەختەوەر بووین کە ئامادەی بەرنامەی بەسەر هات بووی
هیوادارین بە تەمەنی درێژ و بە سەحەتی باشەوە بەردەوام بتبینین هەروە گەشاوە بیشەڵە چاود ماچەکەم زۆر مەمنون. بەڵێ بەڕێزان خۆشەویستان لە کۆتاییدا ڕێز و سڵاوی ڕێبار عوسمان قوبوڵ بفەرمونون تا بەسەرهاتی کەسایەتێکی دیکە بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ.